عقدت المحكمة الاتحادية العليا. سامۆ گوتەبێژی دادگای فیدراڵی عێراق ڕایگەیاند دادگای فیدراڵی لا دانیشتنی ئاسایی خۆیدا 5 مادە لە یاسای ئەنجومەنی نوێنەران و پێکهاتەکانی ڕەت کردەوە. با پێی زانێرەکانی نێودەقی بڕیارەکەی دادگای فیدراڵی پاش پێداچوونەوە بەتانەی یاساکە دادگا بڕگەی 2 لە مادەی 6 بڕگەی 4 لە مادەی 11 مادەکانی 13 و 17 و 68 یاساکە بە نادەستوری لێکدایە و ڕەتی کردەوە. مادەی 13 لە یاسای ژمارە 13 ساڵی 2018 ناسرا و با یاسای ئەنجومەنی نوێنەران و پێکهاتەکانی ئاماژە بۆ خانەنشینبوونی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و جێگرەکانی و سەرجەم ئەندامانی ئەنجومەن دەکات. بەپێی ئەو مادەی یاساکە پەرلەمانتاران لە دەرەوەی یاسای خانەنشینی ژمارە 9 ساڵی 2014 و بێ ڕەچاوکردنی ساڵانی خزمەت و تەمەن خانەنشین دەکرێن. بڕیارەکەی دادگاش ئەو مادەیە بە نادەستوری لە قەڵم دەدات و دەڵێت ئەو مادەیە پێچەوانەیە لەگەڵ مادەی 14 و بڕگەی 1 لە مادەی 62 دەستوری هەمیشەی عێراق و هەروەها جیاوازە لە یاسای خانەنشینی یەکگرت و ژمارە 9 ساڵی 2014. ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دواڕۆژەکانی تەمەنی خولی ڕابردووی خۆیدا یاسای ئەنجومەنی نوێنەران و پێکهاتەکانی ژمارە 13 ساڵی 2018 دەرکرد و سەرۆک کۆماریش پەسەندی کرد. لە بەرامبەردا حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی پێشووی عێراق لە دادگای فیدراڵی تانەی لە 25 مادەی یاساکەدا بەڵام دوجار دادگاکە 5 تانەی عەبادی قبوڵ کرد و ئەوانەی دیکەی ڕەت کردەوە. لای خۆیەوە ئاماج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیرانی هەرێم لە پۆستێکیدا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی تایبەت بە هەڵوەشاندنەوەی خانەنشینی پەرلەمانتارانی عێراق با بڕیارێکی بنبڕ و پابەندکەر بۆ عێراق و هەرێمی کوردستانیش ناو دەبات. لەبەرەوەی بەپێی مادەی 94 لە دەستوری عێراق بڕیاری دادگای فیدراڵی سیفەتی پەیوەستبوونی پابەندکاری هەیە بۆ گشت دەسەڵاتەکان بە هەرێمی کوردستانیشەوە. ئەو ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیرانی هەرێم ئاماژە بۆ دەکات کە بەپێی ئەم بڕیارەی دادگای فیدراڵی مادەی 3 یاسای چاکسازی لە موچە و خانەنشینی ژمارە 4 ساڵی 2018 موچەی خانەنشینی خاوەن پلە باڵاکان لە هەرێمی کوردستانیش هەڵدەوەشێتەوە. ئەو دەڵێ هیچ بژاردەیەکی دیکە جگە لە هەڵوەشاندنەوەی یاسای خانەنشینی پلە باڵاکان و هاوتاکردنی بە خانەنشینی فەرمانبەرانی ئاسایی لەبەردەم ئەم خولەی پەرلەمانی کوردستان نامێنێت. هەر شتێکی دیکە بە پێچەوانی ئەم بڕیارەی دادگای فیدراڵی بە نادەستوری ناو دەبات.